قەڵەباڵغی زیندانەکان لە هەرێمی کوردستان کێشەی هەیە و خەڵک گلەی دەکات کە زیندانەکان لە هەرێمی کوردستان قەڵەباڵغن. ئێوە چتان کردو بۆی کە ئەم کێشەی چارەسەر گلەی خەڵکەکە لە جێ خۆیتە، چونکە فعلەن قەڵەباڵغیەکی زۆر هەیە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان و هەروەها گرتوخانە و چاکسازیەکانی عێراقیش. بەڵام بابەتەکە لە هەرێم فەرقی هەیە وەکو ئەوەی کە لە حکوومەتی نێوەندێ، چونکە ئێمە ساڵانی پار و هەتا ئەم ساڵیش هەندێک شوێنمان بابڕین سەردانی کرد کە زیاتر لە 10 هێندەی خۆی خەڵکی تێدا بوو. لە هەرێمی کوردستان لە خراپترین حاڵەتەکان 4 تا 5 بەقەدەر ئەوەی خۆی تێدایەواتە ڕێژەکە لێ، بەڵام وەکو قەڵەباڵغی بەڕێ قەڵەباڵغی ئەوەش پەیوەندی زیاتر بە دواکەوتنی یەکلایکردنەوەی کەیسەکان هەیە لە دادگا، واتە ئەوەندەی کە موقوفەکان سزن قەڵەباڵغ دەکەن ئەوەندە محکومەکان نین، چکە محکومەکان زۆر کەمترن. ئەوە لە لایەکەوە هەندێک ڕێکار هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەیکا بەڕاستی من بە پێویستی نازانم، لەبەر ئەوەی وەکو ئەوەیە کابرایە کە 5 ساڵە سەریەشەی هەیە هەر حەبی پارەسۆل بەکاردێنێ، کەواتە ئەو عیلازە سوودی نییە، کەواتە دەبی لە عیلاجی شکە بکەوێت. بۆ نمونە مەوزوعی دەستگیرکردنی سوالکەران، هەموو 2 مانگ 3 مانگزارێک حملەیەک دەکرێت 200-300 کەس لە هەولێر دەگرن و 200-300 کەس لە سلێمانی و ڕقەمێکی نزیک لەوە لە دووەکو بە مانگ لە سزنەکانی دێرنەوە قەڵەباڵغی پێ دەکەن و شوێنەوەکان دوای ئەوە بەریان دەن و دەگەڕێنەوە سەر سوالکردن، کەواتە کێشەکارۆکو خۆیتی ئەوە یەک. 2 مەوزوعی مخەدەرات، مەوزوعی مخەدەرات بە سزادان ڕوبەڕوو نابێتەوە. ئێستا چارەکی ئەو کەسانی کە لە ژوورێن تۆمەتەکانیان مخەدەراتە، یعنی لە نزیکەی 6,000 کەس 1,700 کەسی بە مخەدەرات حکومی خواردەوە. ئەوە زەنجێکی خەتەری مەترسیدارە بەوەی کە دەبێت دەسەڵات بە جددی بیرەوە مەلەفە بکاتەوە. مەوزوعەکە ئەوە نییە و کابراەک مخەدەرات بەکاردێنێ بڕۆ 2-3 ساڵ بیخە ژوورێەوە بۆ عیلاج نابێت، لەبەر ئەوە لە قانونی ئیجرام یاخود لە فەلسفەی ئیجرام شتێک هەیە دەڵێ تەنها سەتادەی تاوانەکان ئاشکرا دەبن. ئەگەر 1,700 کەس لە ژوورێن بە تۆمەتی ئێرهاب 10 هێندەی تر 20 هێندەی تر لە دەرەوە هێشتا نەگیراون، کەواتە تۆ لە جیاتی ئەوەی ئەو ڕێکارە توندە بیکێ بارگرانی بەسەر خۆت و بەسەر موەسساتی چاکسازەکان دەبێ هەندە ڕێکاری تر بگیرێ بۆ ئەوەی کە مەوزوعی مخەدەرات چارەسەر بکەی، بنبڕ بکەی، نەک بە سزا کۆتایی پێبینی. ئەوە بە شێوەیەکی گشتیە لە هەرێمی کوردستان وەزعەکە باشترەوە کۆی لە عێراق، بەڵام دیسانەوە دەرێن دەبێ چاکسازی پەیوەندی هەبێت یاخود ئەو شوێنێک کە بۆ چاکسازی دادەندرێ دەبێت لەگەڵ نمووی سوکانی لەگەڵ گەشەی خەڵکەکە ئەو هەبێ. ئەو چاکسازیەکە ئێمە هەمانە لە بیدایەتی ساڵی 2000ەکانەوە دروست کراوە، ئێمە ئێستا لە 2025ین، واتە ڕێژەی زیادبوونی سوکان لە 25 ساڵدا زۆر فەرقی هەیە، کەواتە دەبێت ئەوە بە هەند وەربگیرێ. بۆیە ئێمە دیسان دووبارە دەکەینەوە دروستکردنی چاکسازی بە پێی ئەو ستاندەرە دەوڵەتیانەی کە هەیە، یەکێکە لەو داواکاریانی کە ئێمە کردومانە.